توێژەری موزیک و موزیکژەنە و یاریدەری زانستیە لە بواری زانستی موزیک لە زانکۆی مارتن لۆتێر لە ئەڵمانیا هەر لە تەمەنی مناڵیەوە لە شاری مەهاباد پیانۆی ژەنیوە و بەکەروێس و ماستەری لە بواری موزیک لە زانکۆی تەران تەواو کردووە. ماستەر و تێزی دکتۆراکەی لەسەر موزیکی تارەوگەنشینی کووردە لە ئەڵمانیا لە ساڵی 2023دا بەڕێوەبەری کۆنفرانسی نێونەتەوەیی موزیک بووە لە وڵاتی ئەڵمان بە بەشداری پرۆفیسۆرە ئەڵمانەکان. ئێستاش پەرەنگ فەرزەند میوانی زایاڵی داهێنانە. پەرەنگ ئەم کاتت باش. کاتەوە باش کاکە عەزیز. زۆر سپاست دەکەم هەر بژین. پەرەنگ خان هەڵبەت لە مەهاباتەوە بۆ ئەڵمانیا و لەوێشەوە بووی بە بەڕێوەبەری کۆنفرانسی نێونەتەوەی موزیک وەک کچێکی کورد. چۆن توانیتان بگەنە ئەو ئاستە لە ئەڵمانیا؟ زۆر سپاس سەرەتا بۆ بانگهێشتنەکەت بۆ بەرنامەی جوانت کاکە ئاسۆجیان. ڕاستی ئەوەیە کە من هەرەوە جوورێکە جەنابەت ئاماژەتان پێکرد من لە بواری ئاکادمیکەوە لە ئێرانەوە دەستم پێکرد. سەرەتای ئەوڵین هەنگاوم بۆ گەیشتن بە ئەڵمانیا هەرەوە توێژینەوانە بوو کە لەسەر میوزیکی کوردی و میوزیکی دیاسپۆرای کورد لە سوید بە تایبەت ئەنجاممدا. لە ساڵی 2017 کۆنفرانسێکی نێودەوڵەتی بەڕێوەچوو لە زانکۆی هیلدسهایمی وڵاتی ئەڵمان کە من لە ئێرانەوە هاتم ئەو بەشدار بووم لەو کۆنفرانسە نێودەوڵەتیە و ئامانجی توێژینەوەکانم لەسەر میوزیک دیاسپۆرای کوردی پێشکەش کرد و زۆر پێشوازی لێکرا هەم لەلایەن پرۆفسۆرە ئەڵمانیەکانەوە هەم لەلایەن پرۆفسۆرانی ئەمریکیەوە. هەر بۆیە ئەوە بوو بە دەستپێکی وەک شتێک ئەوەی کە من هاندرێم لە ڕاستیدا ئەڵمانیەکان هاندرێن بۆی کە ئەمن بانگهێشت بکەن بۆ ئەوەی کە بێم لە ئەڵمانی و ببمە هاوپیشە و هاوکاری ئەوان و لەگەڵ تیمی زانستی زانکۆی مارتین لۆتەر لە ساڵی 2020 دەست بەکار بکەم. یەکێک لە پرۆژەکانی کە یەکێک لەو ئەرکانەی کە لەسەر شانمە وەکو ئەسیستەنت پرۆفسۆر لێرە ئەوەیە کە من ببورن ئەوەیە کە کۆنفرانسی نێودەوڵەتی بەڕێوەبەرم و خۆشبەختانە لە ساڵی 2023 یەکێک لە سەرکەوتووترین کۆنفرانسەکانم لە وڵاتی ئەڵمان بەڕێوەبرد و بەشداربووانی زۆر بەنێوبانگ لێرە هاتن و بەشداری و کۆنفرانسە بوو. بەڵێ هەر بژین. پەرەنگ خان ماوەی 20 ساڵە لە کوردستان و لە تایرانیشەوە لەگەڵ گروپی جۆرا و جۆری موزیکدا کارت کردووە. دەتوانن باسی ئەو ئەزمونە دەوڵەمەندەمان بۆ بکەن چونکە ئەو ئەزمونە بۆتە پاشخانێکی گەورە بۆ تۆ لە ئەوروپا. بەڵێ بەسەر چاو زۆر ڕاستە کاکە ئاسۆجیان ئەو ئەزمونەی کە من لە تاران و 20 ساڵ لە تاران و ماوەیەکیش لە کوردستان کۆم کردەوە وەکو موزیسیان و هەروەها وەکو کەسێکە وانەی موزیک دەڵێتەوە. ئەوە بوو کە یەکی من ئەندامی ئۆرکێسترای زانکۆی تاران بووم هەروەها ئەندامی ئۆرکێسترای زانکۆی رادیۆ تەلەڤیزیۆنی تاران بووم لەگەڵ ئۆرکێسترای میلی سیمۆر بە سەرپەرشتیاری و ئاوازدانەری حەمید متەبەسم و هەروەها سۆلیست وەکو گۆرانی بێژ هومایونی شێرزەریان بەشدار بووم لە ئۆرکێسترادا. هەروەها یەکدانە گروپی سیانی میوزیکی کلاسیکی ڕۆژهەڵاتیمان ببوورە ڕۆژاواییمان هەبوو کە پیانیست بووم لەو تریۆیەشدا. هەروەها گروهێکی کوردی میوزیکی کوردیشمان هەبوو بەنێو نیشتمان کە گروهێکی زۆر سەرکەوتوو بوو و توانیمان هەم لە کوردستان لە باشوور و ڕۆژهەڵات و هەروەها لە دەرەوەی وڵاتیش کۆنسەرتی زۆر باش پێشکەش بکەین. بەڵێ بەدڵنیاییەوە هەر بژین. لە چەندین ئۆرکێسترادا بەشداریتان کردووە لە ئۆرکێسترای زانکۆی تاران تا گروپی مۆزیکی کوردی نیشتیمانی. ئەم ئەزمونە گرنگە و جیاوازی چییە لەگەڵ ئەو ئەزمونەی ئەوروپادا؟ بڵێ ڕاستی ئەوەی ئەزمموی هونەری من لە ڕۆژهەڵات و لە نێو ئێران ئەزمموی زیاتر لە ئاستی هونەری بوو لە پەناویشەوە لە ئاستی ئەکادمیکەوە. بەڵام کە هاتم بۆ ئەوروپا لێرە زیاتر تەرکیزم کرد لەسەر لایەنی ئەکادمیکی هونەرەکەمەوە. ڕاستی ئەوەی کە ئەوانە ئەوروپیەکان پێویستیان بەو لایەنەی
لە ئەزمموی من هەبوو بۆ نمونە یەکێک لەو شکارانی کە لە من چاوەڕوان دەکەن کە بیکەم لەگەڵ خوێندکارەکانم لە زانکۆی مارتین لوتێر ئەوەیە کە من دەرسی موسیقای کوردی دەڵێمەوە هەروەها موسیقای مەقاماتی ڕۆژهەڵاتی و ئەوە تا ئێستا زۆر بەگەرمی هەم لەلایەن خوێندکارەکانەوە هەم لە هەروەها لەلایەن کۆمەلگای ئاکادمیکی ئێرەوە پێشوازی لێکراوە زۆر خۆشحاڵن لەو بابەتەوە کەسێکەیە کە بتوانێت بابەتێکی ئاوا بڵێتەوە. بەڵێ بە دڵنیایی و هەڵبەت تۆ وەکو یاریدەری پرۆفیسۆر لە زانکۆکانی ئەوێدا ئەڵمان ئەم بابەت ئەکادمیانە ئەڵێیتەوە بە تایبەتی مۆسیقای کوردی و مۆسیقای ملی کوردی و مەقاماتی کوردی چەند هەماهەنگی یان هارمۆنێتێک دروست بووە لە نێوان تۆی مامۆستایە کە مۆسیقایەک دەڵێیتەوە بە ئەڵمانەکان یان بە ئەوروپیەکان چه هارمۆنێتێک ئەدۆزیتەوە ئایا چەند خۆشحاڵن یان چەند هێندەی من ئاگادار بم لە ئەوروپای خەڵک زۆر حەزی لە گوێگرتنە لە مۆسیقاکانی دیکەی جیهان. بەڵێ زۆر ڕاستە کاگا سوجیان ئێستا شەپۆلێک دروست بۆ لە نێو بەگشتی لە نێو ڕۆژئاواییەکاندا زۆر خولیان و زۆران حەز لە فێربوون و لە تێگەیشتن لە کولتور و میوزیکی ڕۆژهەڵاتیە. زۆرێک لە خوێندکارەکانم زۆر بە خۆشحاڵیەوە دێن بەشدار دەبن لە کۆرسەکانی من و هەروەها دەگەنە ئاستێک لە کۆتایی هەر دەوری وەکتۆڵی سمستێرێکەوە لە کۆتاییدا دەست پێ دەکەن بە ژەنین و بە ژەنینی هەم ریتمیک و هەم مێلۆدیکی میوزیکی ڕۆژهەڵاتی بەتایبەت میوزیکی کوردی. بەڵێ دوایین پرسیارم ئایا هیچ پرۆژێکتان هەیە لە ئێستاە بێژگە لە نامەی دکتۆراکەت بۆ وڵاتانی دیکەی ئەوروپا یان بەشداریکردنتان لە ئۆرکێسترا گەورەکانی دیکەی ئەوروپا و ئەمریکا و کەنەدادا؟ ڕاستی ئەوەیە کە من لە ساڵی 2025 بڕیارە ینی بانکێشت کراوم بۆ یەکدانە کۆنفرانسی نێودەوڵەتی دیکە لە وڵاتی نیوزیلند کە بڕیار وایە دووبارە بابەتێک لەسەر میوزیکی کوردی کولتوری میوزیکی کوردی لە ڕوانگەیەکی ئەنترۆپۆلۆژیکالەوە پێشکەش بکەم بە خۆشحاڵیەوە هیوادارم بتوان بە دەستێکی پڕەوە لەو کۆنفرانسی نێودەوڵەتی بەشدار بووم و هەروەها بتوانم بەشێکی دیکە و لایەنێکی دیکە لە کولتوری دەوڵەمەندی موزیکی کوردی بناسێنم بە وڵاتانی ئەوروپایی. بەڵێ زۆر سپاست دەکەین پەرەنخان بۆ ئەو کاتێ پێت بەخشین بۆ بەرنامەی زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا هەر بژین. زۆر سپاس بۆ جەنابەت. زۆر سپاس دەکەین هەر بژین.